دووبارە سڵاوتان لێبێ لە تەوەری دووەمی ئەم ڕووماڵەدا قسە لەسەر مەسەلەی یەکگوتاری و یەکخیتابی کورد دەکەین لە ئێستادا لە بەرامبەر کێشەکانیدا لە بەغدا. ئایا کورد لە ئێستادا هاو هەڵوێست و هاودەنگ و هاوفیکرە؟ ئایا گوتارێکی یەکگرتومان هەیە لە بەغدا بۆ ڕووبەڕووبوونەوەی کێشەکان و چارەسەرکردنی کێشەکان؟ کۆبوونەوە پێنج قۆڵەکەی هەر پێنج لایەنە سیاسیە گەورەکەی کوردستان، یەکێتی نیشتیمانی کوردستان، پارتی دیموکراتی کوردستان، بزوتنەوەی گۆڕان، کۆمەڵی ئیسلامی، یەکگرتووی ئیسلامی چی مەغزا و مانایەک هەڵدەگرێ؟ ئایا ئەم کۆبوونەوە تەنها کۆبوونەوەی لە پێناو کۆبوونەوەدا یاخۆ ڕنگدانەوەیە بێ لەسەر ئەرزی واقع؟ بەو پێی لە چەند مانگێکی پێشوودا گرژی و ئاڵۆزی لە نێوان هێزە سیاسیەکاندا دەبینرا. هەر هێزیە و خۆی وا پیشان دەدا کە ئەو دڵسۆز و دڵسۆزترە بۆ مەسەلەی کەیس و کێشەی کورد و هێزەکەی تری تۆمەتبار دەکرد کە بەرپرسیارە هەم لە بڕینی بودجە هەم یاخود لەسەر مەسەلەی تێکدانی یەکڕیزی و یەکگوتاری. بۆ قسەکردن لەسەر کۆبوونەوە پێنج قۆڵێکە و ڕنگدانەوەی لەسەر دەنگ و ڕەنگی کورد لە بەغدا لە سلێمانی میوانداری دارا مەحەمەد، ئەندامی سەرکرداتی کۆمەڵی ئیسلامی کوردستان و هەروە وەزیری پێشوو لە حکوومەتی هەرێممان کردووە. سوپاس دەکەین کاکدارە. بەڵام سەرەتا دەچینە بەغدا و بە تەلەفۆن هوشیار عەبدوڵڵا سەرۆکی فراکسیۆنی گۆڕانمان لەگەڵایە. کاک هوشیار سڵاو لێبێ. سڵاو لە ئێوە کاک محەممەد. کاک هوشیار سەرەتا و پرسیارە بکەین بڕیاردانی کورد و ساغبوونەوەی ناوەکانی وەزیرەکان و بەشداریکردنی فعلی کورد لە حکوومەتی داهاتووی عێراقدا بە سەرۆکاتی عەبادی هەستەکەی گرژی و ناکۆچیەکانی نێوان هەرێم و بەغدا ڕوو لە کەمی دەکا و نامێنێ؟ وەڵا ڕاستی مەسەلەی بەشداریکردنی کورد یاخود یەکلابوونەوەی ناوی وەزارەتەکان ڕەنگە هەنگاوی یەکەم و هەنگاوێکی ێزگار سادە بێ بەراورد بە ئەو کێشە ئاڵۆزانێکی هەیە لە نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی ناوەندە. وەزارەتەکان جەنابتان ئەزانن کە ناوەکانی یەکلا بۆتەوە ئەوەی کە ماوە تا ئێستا برایانی یەکگرتووە وەزیرەکەی خوان یەکلایی بکەنەوە سبەی کە ڕۆژی جومعایە کۆبوونەوەیان هەیە بۆ یەکلاکردنەوەی ناوی وەزیرەکەیان. ناوی وەزارەتەکانی تر بۆ وەزیرەکانەوە ئامادەیە. برادرانی کۆمەڵی ئیسلامیش ناوی وەزیرەکەی خۆیان یەکلایی کردوتەوە. شەممە ئینشاءڵڵا مەسەلەی مەنحی فیقا یاخود با بڵێن بتمانە بەخشین و سوێند خواردنی وەزیرە کوردەکان بەڕێوە دەچێت بە جۆرەی اتفاقی کە کراوە لەگەڵ عیبادیە. بەڵام بە کورتی وەڵامی پرسیارەکەی جەنابەت بەمەوە ئەوەیە کە مەسەلەی بەشداریکردن یعنی بەشێک نییە لە کێشەش کە خۆتەزانی پێشتر کورد بەشداری کردو، بەڵام کێشەکانی تر خۆتانەزان کە کۆمەڵ کێشەی هەڵواسراوی ئاڵۆزن کە مەرج نییە تەنها بەشداریکردنەکە مانای کەمکردنەوەی کێشەکان بێت. باشە کاک هوشیار، ئێستا وا کەوتوتەوە کە ئەم بەشداریکردنە تەنها وای لێ هاتووە خەڵک دەڵێت بەشدار بن بەس بۆەوەی بودجە و پارەمان بۆ بێت، یعنی خەریکە وای لێ بەشداری کورد لە حکوومەتی داهاتووی عێراقدا بەس بۆ بودجە و پارەیە. بەداخەوە بەهۆی سیاسەتی هەڵا و سیاسەتی ناڕاست لەلایەکەوەکەی هەرێمی کوردستانە و لەلایەک دیشەوە بەهۆی ئەو عەقڵیەتە شۆڤێنی و ئەو عەقڵیەتە پاوانخوازیەی کە لە هەشت ساڵی ڕابردووە لە عێراقا حکوم کرا، معادلەکە بەڵێ بەم شێوەیە لێ هاتووە وەکو جەنابەت باسیەکەی. بەڵام ئەوەی کە لە ئێستادا بەبەت شەقامی کوردیەوە گرنگە مەسەلەی ئاسایی بوونەوەی پەیوەندی ئابووریەکان و مەسەلەی موچە و بارودۆخی ئابووریە لە هەرێمی کوردستان و بەنسبەت عێراقیشەوە. جەناب دەزانی کە مەسەلەی معاشاتی خەڵک، مەسەلەی بودجە و موازنە بۆ هەرێمی کوردستان بایەخی ئێجگار گەورەی هەیە و من پێم وایە ئەگەر سەرکردایەتی سیاسی کورد سیاسەتێکی نەرمتر و ورتری بنایە نابوو بیگەێنێتە و ئەو ئاستە لە قەتیعا بۆ لە پەیوەست بە سیاسەتی دارایی. بەڵام وەکو باسم کرد مەسەلەی ئاساییکردنەوەی معاشات و ئاساییکردنەوەی موازنە یاخود کێشەی دارایی ئێستا تەنها لە هەرێمی کوردستانە نییە. ڕاستیەکەی خاڵێک کە گرنگە جەنابەت بیزانی و بینەرانی کەناڵە بەڕێزەکەشتان بیزانێ ئەوەیە کە مەسەلەی موازنە و تێنەپەڕاندنی موازنەی 2014 ئێستا گەورەترین کێشەی لە هەموو پارێزگاکانی عێراق دروست کردووە و ئێستا بووە بە گرفتێکی ئێجگار سەرەکی بەنسبەت هەموو شارعی عێراقی نەک تەنها هەرێمی کوردستان. زۆر باشە. بەڕێز سەرۆکی فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی عێراق پرسیارێکی واضح هەیە لای هاوڵاتیان، دەڵێت کێ دەڵێ ئەم بەشداریکردنەش کورد فەشەل نایێنێ، واتە بەمانای لەمانەکان پێشووتر کورد کۆمەڵێ پۆستی گرنگتریشی هەبوو، بەڵام مالیکی بە یەک بڕیاری خۆی بودجەی هەرێمی کوردستانی بڕی. یعنی زەمان چییە
کە ئەم جارەش عەبادی هەمان شێوەی مالیکی نەکاتەوە لە کاتێکا عەبادی هەمان مەدرسە و هەمان بیرکردنەوەی سیاسی مالیکی هەیە. ئەو پرسیارەی بەڕێزت کاک محەممەد دوو لایەنی هەیە، لابد دەبێت بە کورتی لەسەر هەردوو لایەنەکەی قسە بکەم. یەکێکیان ئەوەی کە پەیوەندی بە کورد خۆیەوە هەیە. کورد تا چەند کارتی فشاری لەدەستا، کورد تا چەند بووە بە وەرەقەیەک یاخود یاریزانێکی کاریگەر لە ساحەی سیاسی عێراقی و ناوچەکەیە. ئەمە گرنگە. خۆ دەزانی مەسەلەی مقاتعەکردنی کورد ئێستا هەموو لایەنەکان دەوڵەتانی ناوچەکە هەتا حکوومەتی عێراقی خۆشی تەڕادێکی زۆر مهتەمن بۆەوەی کە مقاتعە نەکا. بەڵام مەسەلەی فەشەل و سەرکەوتن سەرنەکەوتن ڕاستە و خۆ وابەستەیە بەو دەستکەوتانی کە تا ئێستا بەدەست نەهاتوون. منیش لەگەڵ جەنابەت زۆر متەفائیل نیم لەو ڕۆوە. ئەمە لەلایەک. بەڵام لەلایەکەی ترەوە کە پەیوەندی بە حکمی دەسەڵاتدارانی عێراقەوە هەیە لەناو قەوسێکیشە ئەوەی کە گرنگە بڵێم شیعەکان لە عێراقا، ئەوەیە کە ئەگەر هێزە شیعیەکان لە عێراقا تا ئێستا لەوە تێنەگەیشتبن لە 8 ساڵی ڕابردوودا ئەزممونێکی ئێجگار فاشیلی حکومڕانیان پێشکەش کردووە سەبارەت بە کورد، سەبارەت بە سونە، سەبارەت بە حتا تەنانەت بە ئەوەی کە پێوت بێ لوحمەی ناوماڵی خۆشیان پێم وایە کە ئەوەی کە لە عێراقا زەرمەندی یەکەمە بێ شیعە ئەبێ نەک بێکاتەکانی تر. جەناب تەزانی کاک محەممەد وەک ڕۆژنامەنووسێک لە سەرەتای پرۆسەی ئازادی عێراقا یەکێک لە دۆستە نزیکەکانی شیعە لە عێراقا کورد بوو، ئێستا ئاگاداری پەیوەندیەکان هەی. لە بەرامبەرە خۆ دەزانی ئێستا پارێزگا سونیەکان بە تەواوەتی کەوتون بەدەست دەوڵەتی بەدەست مەجامعی ئیرهابیەوە. یعنی ئەو بارودۆخەی حکومڕانی لە عێراقا کە بەدەست شیعەوە بووە کەس حەسوودی پێ نابە و ئێستا لە هەموو کاتێک عێراق مهددە یاخود کراوەیە بە ڕووی کۆمەڵی گۆڕانکاری گەورە و فراوانە. ئەو گۆڕانکاریانە وەشیکن و نزیکن. مەسەلەی تەقسیم بۆ کۆمەڵێک ئەقالیم. ئەمڕۆ کە من قسە لەگەڵ جەناب دەکەم واژۆم کردووە بۆ لەسەر قائیمەیەک کە بە نزیکەی زیاتر لە 100 پەرلەمانتەر داوای سربەخۆیی بۆ عفوا ئەقلیمی بەسرە ئەکەن، ینی ئەوەی کە بەسرە ببێ بە ئەقلیمێکی سربەخۆ. ئەوە جیاواز لەوەی جەناب تەزانی کە سونەکان نێتی ئەوەیان هەیە کە لەسەر ئەساسی ئەقالیمی محافەزات دیالە مووسڵ بکەن بە ئەقلیمێک. قەزدم ئەوەیە کە ئەوەی کە ئێستا فەرقی هەیە لەگەڵ بارودۆخی پێشوو یاخود 8 ساڵی پێشوو ئەوەیە کە ئێستا عێراق کراوەیە بە ڕووی کۆمەڵی گۆڕانکاری گەورەیە، کراوەیە بە ڕووی کۆمەڵێک بارودۆخی نوێیە کە ڕەنگە بێتە پێشەوە و کورد لە ناوچەکەی یاددارێکی کە پێویستی بەوەیە بە وردی ئەم گۆڕانکاریانە زۆر زۆر سوپاسی وشار عەبدوڵڵا سەرۆکی فراکسیۆنی گۆڕان دەکەین لە پەرلەمانی عێراق. دەچینە لای دکتۆر شێرکۆ مەنگۆڕی ئەندامی پەرلەمانی عێراق لەسەر فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان. دکتۆر سڵاو لێبێ. دکتۆر شێرکۆ سڵاو لێبێ. سڵاو لێوەش دەنگ مەگاتەلاتان زۆر دەنگە زۆر باشە. دکتۆر شێرکۆ ئەو پرسیارە بکەین. ماوەی 8 ساڵی پێشووی تەجروبەی کورد و بەغدا تەجروبەیەکی ناجح نەبووە. گرنتی چییە 4 ساڵی ئایندە تەجروبەیەکی باش پێشکەشکەین لە کاتێکە ئێستا ئەم هەرێمە و عێراق ڕوبەڕووی مەترسی و قەیرانی گەورە دەبێتەوە؟ کورد کارتی فشاری بەدەستە لە بەغدا؟ هەڵبەتە قسەکە ئەگەر بە شێوەیەکی تر بکەین ئێستا وەزعی عێراق و وەزعی هەرێمی کوردستان ڕوبەڕوو بە تیرۆرێکی زۆر نەگریز بۆتەوە کە ڕەنگە مەترسی لەسەر هەموو پێکاتەی خاچی عێراق دروست بکات، لەسەر جیاوازی ناکارە نێوان کورد و عەرەب و سونە و شیعە. بۆیە نە کورد نە بەغدا نە ناوەند ناتوانن جارێشتر وەختی ئەوە نیە کارتی فشار لەسەر یەکتی بەرزکەینەوە. بەداخەوە ئێمە ئەو دەست بژێرە سیاسەی کە ئێستا لە بەغدا حکوم دەکات ئەوە بەردەرگایانە شەڕەکە لە بەردەرگایە ئەو تازە بە تازە دێت لەسەر هەندێک برز دەکات کە هیچ قازانج بە دۆخەکە ناکات. لەبەرەوە کورد داوای حەقی خۆی و ئیستحقاقاتی نەتەوەی خۆی کردووە. هیچ هەوڵێک یا کارتێکی فشاری ئەو بۆ ئەوە نەبوو کە شتێک زیاد لە پێویستی خۆی داوەکە. بۆیە دەبێت کورد ئەو یەکگرتوویەی ئەو کێشانەی خۆی کە هەیەی بە دیالۆگ و بە حیواری بەردەوام چارەسەر بکات، نەک بە شێوەیە کە بڵێ ئێمە کارتی فشارە بەکاری دێنین. چونکە بەڕاستی وەختەکە وەختی بەرزکردنەوەی کاردی داعش کارتێکی بەرز کردوێتەوە کە بەرامبەر بە هەموو پێکاتەکانی عێراق کارتی لە ناوبردنە. زۆر باشە. بەڵام دکتۆر شێرکۆ بەسە لایەنی شیعی و ئەوەی ئێستا حکومەتی بێگەێناوە بە سەرۆکایەتی عەبادی، یعنی بۆ تا ئێستا موچە نانێرێ مەسەل لەسەر بودجەی هەرێم قسەی نییە. ئەمە یەکێکە لەو پرسانەی کە بەردەوام بە هەڵقەسەرایی ماوەتەوە.
ئێستا هەنجە تووبیانی ئەوان ئەوەیە وەزیرەکان داواکەن ئەمە تازە قسە لەسەرەوە دەکرێت ئەگەر نا پێشتر لەسەرەوە بوو کە ئیستحقاقاتی نەوتی هەرێمی کوردستان نەهاتووە بۆ ناوە لەبەرەوە ئەو کێشانە بە هەڵپەسێڕایی جارێشتر ماوەتەوە بەڵام وەکو سەرکردایەتی سیاسی کورد ئەو سێمانگەی داناوە بە حساب ئەو سێمانگە بێتە مایەی چاودێریکردنی ئەم حکوومەتە ئەگەر بێت و هەمان عقلیەت جارێشتر بێتەوە ناو ئەو پرۆسە سیاسیە بە تایبەتی موچەی فەرمانبەران کە بە ئێمە لە یەکەم ڕۆژی دەست بەکاربوونوانەوە هەموو کوت لە کوردستانیەکان چ بە بەیان چ بە هەڵوێت چ بە دانیشتن پێداگیریمان لەسەرەوە کردو ئەگەر ئێوێ عەبادی سەرکەوتوو بێت بتوانێت ڕای شەقامی کوردی بەلای خۆیان بێنێت ئەوەیە ئەبێت ئەو بڕیارە سیاسیە خراپەی کە داوێتی مالیکی پێشە و ئەم چارەسەری بکە ئەمیش بەڵام هەستەکەی تاوەکو ئێستا هەر ڕۆژە بە هەنجەتێکە یعنی وەڵامێکی دروست نەدراوەتەوە ڕۆژێک دەڵێن سیولە نیە ڕۆژێک دەڵێن موازنە جێبەجێ نەکراوە ڕۆژێک دەڵێن وەزارەتی کوردەکان نەهاتووە بەڵام ئەمە دوجار پێمان وتون کە هەمووی لەسەر حسابی خەڵکی هەژاری کوردستانە خەڵکێکە کە ڕەنگە ئاگای لە زۆر پرسی سیاسیش نوێت بەڵام بۆ باجەک دەبێ هەر ئەو خەڵکە بیدا زۆر باش بە ئومێدی ئەوەی کە لە دەست بەکاربوونی وەزیرەکان ئەگەر هەفتەی داهاتوو بێ بتوانێت ئەو پرسە لە ماوەی هەفتەیەک دوو هەفتەی داهاتوو چارەسەر بکرێت. باشە دکتۆر باز لەوە دەکرێت لە زۆر کەناڵ و لە زۆر میدیا باز لەوە دەکرێت کە عەبادی نیەتی هەیە بەرامبەر کێشەکانی هەرێم لە کاتێک شاخۆ باشەزانی نیەت لە سیاسەتا ناخێنرێتەوە عەبادی گەیشتۆتەوە قەناعەتەی کە ناکرێ بەم شێوەیە شەڕی هەولێر و شەڕی داعش و شەڕی سونەر بکە بەتەکید کاک حەمە من ئێستا ئەوەی کە زیاتری تەرکیزی لێ بکەم ئێستا لەنا وەزیری خارجیە داوت کراوە بۆ قسەکردن لەسەر ئەو پرسانە بۆ مناقەشەکردن لەسەر ئەو دیدارانەی کە کردوێتی ئەو هاوپەیمانیە کە دروست بووە زیاد لە 80 ئەندام پەرلەمان پرسیاری جۆراوجۆریان لێ کردووە یەکێک لەو پرسیارانەی کە ئایا ئەمریکا بەستێکی داعش لەناوبەرێت یا هەرەوەی ئەتوانێت لاواز ئەڵێ بەپێی تازی ئێمە و گەیشتنمان و قسەکردنمان لەگەڵ هەمویان بەڵێ داعش ئەمریکا داعش بە خەتەرێکە بینێنگە لەسەر عێراق بەڵکو لەسەر خۆشی لەسەر ئەمریکاش گەلەوە کۆمەڵێک پرسیارێتری لێکرا لە پرسیارانە ئایا بۆچی ناوەند ڕێنادات ڕێگری دەکات لە فڕۆکەخانەکانی کوردستان کە ئەو چەکەی بۆی دێت ڕێگری بکە وەڵامێکی دا وەڵامەکە بەڵام مقنع نییە کاڵێ ئەمە سیادەی عێراقا گەلەوە قسە لەسەرەوە کە ئەو پارەیە کە لە کاتێکدا ئەوە خەڵکی عێراق هەرێمی کوردستان چاوەڕێی بودجە دەکات بۆ فەرمانبەرەکانی ئێوە ئەو پارە زەبەلاحا ئایا بۆ ئەم شەڕی کە دراوە ئێوە ئەیدەن حکوومەتی عێراقی دادیا ئەوانە ئەڵێ ئێمە دەرگای ئەومان نەکردوێتەوە ئەو باسە بەڵام بە تاکید ئەو وڵاتانەی هاوپەیمانی تا ئێستا ئەو پرسیان لەگەڵی من نەکردو و پارەی کە هەیە خۆیان سەرفیان کردووە ئێستا هاتووە لەناو پەرلەمان وەڵامی ئەو جۆرە پرسیارانە ئەداتەوە بۆیە دڵنیا دەکەمەوە ئەگەر بێت و ئەگەر تو عەبادیش ئەمان ئەو سیاسەتەی پێشووتر بگرێتە بەر جارێکی تر نتوانێت چقانی کوردی سیاسی سەرکردایەتی سیاسی کورد بەلای خۆیان ڕاکێشێت چونکە لەم چەند ڕۆژەیە هەموو لایەک ئاگادار بوون پاش کۆبوونەوەی لوتکەی سەرکردایەتی سیاسی کورد پێشتریش لە کۆبوونەوەکانی تر قسە لەسەرەوە کرا بەڵێ کورد ئەو ئیستحقاقاتی نەوتیە کە یەک بەرنی نەوتی نەفرۆشت بۆ کاتێکە ئەو بڕیارە سیاسێت بۆ پڕینی موچە بەڵام هەموو ئەو داتانە ئەدێرێت بۆ بەغدا ئەو کاتە هیچ هەنجەتێک نامێنێتەوە هیوادارم ئێمە پەلە بکەینەوە بۆ ئەوەی ئەوان بیانیان بەدەستەوە نەمێنێت نەبیانی ئەوەی کە ئایا ئەو نەوتە کە فرۆشراوە خوا پارەکەی نە ئەوەی کە وەزیرەکان زۆر باش نێن و ئەمانیش بکەن بە بیان و زۆر سواسی دکتۆر شێرکۆ مەنگووری ئەندامی پەرلەمانی عێراق لەسەر فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە بەغداوە لەگەڵمانە بوو هەروە سوپاسی کاک گوشار عەبدوڵڵا سەرۆکی فراکسیۆنی گۆڕان لە پەرلەمانی عێراق ئەویش ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵمانە بوو. کاک دارا دووبارە بەخێر بیت. زۆر سپاس. کاک دارا پێت وایە هەرێم هەولێر و بەغدا گرژەکانیان بەرەو کەمبوونەوە دەڕوات یاخود هیچ نیەتێک ناخوێنیتەوە لە سیاسەتی عەبادیدا؟ بەناوی خۆی بەخشندەی میهرەبان لە ڕاستیدا من پێم وایە ئەمە ئێمە لەگەڵ بەغدا دەیکەین تەنها بەڕێکردنی کات و پینۆپەڕۆیە لەوە زیاتر نییە. نێتەکان دەکرێت باش بن دەکرێت خراپ بن بەڵام مامەڵە لەگەڵ نێت ناکەین ئێمە مامەڵە لەگەڵ واقعەکەین ئەو واقعی کە هەیە لە دروستبوونی عراقینیەوە هەتا ئەمڕۆ ئەوان هەموو داواکاریەکانی کوردیان ناریدەگرتووە لە جێبەجێکردنی مادەی 140 لە کێشەی نەوت و پێشمەرگە و بودجە و هەموو ئەو کێشانەی هەمانە دایان و سەدان کۆبوونەوەمان ئەنجام داوە لە بەغدا لە کاتێکا سەرۆک کۆماری عراق کورد بۆ وەزیری دەرەوەی عراق کورد بۆ چەندین پۆستی باڵامان هەبووە جێگری سەرۆکی پەرلەمان و جێگری سەرۆک وەزیران یعنی وای لێ هاتبوو ئەو کەسانەی کە دەچوونە بەغدا دایانگوت ئەوانەی سیاسەتی عراق بەڕێوە دەبن کوردن
لەو کاتەشە کورد نەیتوانیوە مافەکانی خۆی دەسەبەر بکە. ئێستا لە قۆناغێکا ژینکە عراق بەڕاستی عراقی نەماوە یەک لە سەرسەی خاکی عراق بەدەست هێزێکی تیرۆریستیەوەیە کە داعشە و ئەوەی تریشی بەڕاستی عراق سیادەی نیە بەسەر کوردستانە بەسەر ئەو ناوچانە عراقێک کە پایتەختەکەی بەغدایە لەژێر خەتەر و مەترسیدایە. بەڵام ئێوە وەکو حیزبە سیاسیەکان لە کوردستان وەزیرتان ناردەوە پەرلەمانتارتان ناردەوە ئێستاش ئەو جوملەی لای ئێوە دەوتێکە نیەتێک هەیە لای عەبادی لە کاتێکا وەکو من لە وشار عەبدوڵڵاش سەرۆکی فراکسیۆنی گۆڕانم پرسی شتێک نییە لە سیاسەتا پێی بوتێ نیەت نییە منەمێ ئەوەت پێ بڵێم دێمە سەرەوەش ئێمە لەم بارودۆخەی کە هەیە بەدیلی ئێمە چییە؟ ڕاستە ئێمە من دەڵێم عێراق کە بارودۆخەکەی شیوایەوان ئامادەنین لەم بارودۆخەیە بجە بنێرن. ڕاستە ئەوانیش حەقیخواانە بڵێن کا واریداتی نەوتی کوردستان و واریداتی ئەم وڵاتە بەپێی دەستور دەبوو بگەڕێتەوە. لە کاتێکە ئەمە نەگەڕاوەتەوە بەڵام دەبوو لەم بارودۆخەیە ئەگەر وەکو نێت باشیش وایە وەکو حسنی نییە دەبوو موچەی چەند مانگێکیان بناردایە بەڵام بەداخەوە ناندات. ئێستا بە بیانووی ئەوەی کە وەزیرەکان نەهاتوون با وەزیرەکان دەست بەکار بنەوە ئەنێرین. من پێم وایە لەگەڵ دەست بەکاربوونی وەزیرەکان موچەی دوو مانگ و سلفەیەکی شۆک و بودجەی ترە نێرێ ئەمە لەوانەیە پینۆپەڕۆیەک بێت چەند مانگێکتری پێ بڕۆین بەڵام بۆچی پێڵی پینۆپەڕۆ لە ڕوانیە عەبادی درکی بەوە کردووە ئەوەی مالیکی کردی ئێستا عەبادی ناتوانێت بیکا بە تایبەتی عێراق ڕوبەڕووی دنیای مەترسی بۆتەوە هەم مەترسی داعش هەم مەترسی کەوتنی شارە سوننیەکان یعنی ئێستا تەنها لە بەغدا مرکزی بڕیاری بەغدا خۆیەتی ڕاستە بەغدا مرکزی بڕیارە و خۆگەر بەغدا وەکو شاریش ڕۆژێک لە ڕۆژان نەمێنێ مرکزی بڕیار دەچێتە شوێنێکە بەڵام من بۆیە پێم وایە پینۆپەڕۆیە نەکورد نێت و بەرنامەی وایە لەگەڵ ئەو عێراقە بژی چکە پێی وایە ڕۆژێک لە ڕۆژان بە زۆری زۆرداری ئەم کوردستانە خراوەتە سەر عێراق و ئێستا زەمینە لە بارە بە زەمین ماوێتی پێ بگا بەوەی کە ئێمە جابینەوە لەگەڵ عێراق ناژین و من پێم وایە کاربەدەستانی عێراقیش گەشتوونە ئەو قەناعەتەی کە نایڵێن لەبەرەوەی تاڵە کە جارێکی تر کورد و عێراق پێکەوە ناژینەوە. بەڵام وڵاتانی ڕۆژئاوا ئەم جملێ ناڵێن وەزیری بەرگری ئەڵمانیا کە هاتە کوردستان دەڵێ ئێمە پێمان خۆشە کە ئێوە هاوکارن لە دروستکردنەوەی حکوومەتێکی نوێی عێراقی وە لە چوارچێوەی تەنانەت کۆنگرەی پاریس کە بەسرا بۆ ڕوبەڕووبوونەوەی داعش و هاوکاریکردنی هەرێمی کوردستان و ئێران یەکێک لە خاڵەکانی وێن لە چوارچێوەی سیادەی عێراقدا سەرجەم ئەوە نابێەوە نادیدە ناگرێت سەرجەم وڵاتانی ڕۆژئاوا بە ئەمریکاشەوە تەکید لەوەکەنەوە کە ئێمە کورد دەبێت لەگەڵ عێراقا بژی پێکەوە بەرگری لە سەرۆی عێراق ئێمە وازانین و ئەمە شەوای کردووە کە پێم وایە سیاسەتمەدارانی کوردستان ناتوانن ئەو هەنگاوەی کە پێی دەڵێن سەر بەخۆبوون و دەوڵەتی کوردی بینێن هەلومەرجی نێودەوڵەتیمان لەبار نییە بەڵام ئەمە ویستی خەڵکە داخوازی خەڵکە کارێکە با بڵێن خەباتی بۆ کراوە و دەرەنجامەکەشی هەرەوەیە بەس پێم وایە بارودۆخەکە ماوێتی لە ڕووی سیاسیەوە وەکوتم پێویستیمان بە پشتیوانی نێودەوڵەتی هەیە تا ئێستا وەک پێویست نیە بۆ ڕاگەیاندنی دەوڵەتی کوردی لە ناو خۆشمانەوە تا ئێستا ژێرخانێکی ئابووریمان نییە ئێمە کتوپڕ تووشی قەیرانێک بووین سوتەمەنیمان نیە وەکو پێویست موچە نییە دەوڵەت ئینسان دروستەکە لە پێناوی ئازادی سربەخۆیی ژیان و بژێوی و گوزەران ئابووری و ئەمن دوو خاڵی زۆر گرنگن لە قورئانی شاخوا فەرمێ ئەطعمەهم من جوع وآمنهم من خوف يعني اقتصاد و ئەمن دوو خاڵی زۆر گرنگن کە خوام نەدەکا بەسەر هەنەتەوەیەکەوە ئێمە وەک خۆمان وەکو گەلی کورد پێم وابوو ئەو هەرێمەی هەمانە تا ڕادەیەک سربەخۆیمان هەیە ئەمن و ئاسایشێک هەیە و دەسەڵاتێکی خۆجێی کوردیمان هەیە بەڵام لەو لاوە ئێستا کە ئەم دەسەڵاتە خۆجێی کوردیەمان هەیە لەبەرەوەی بار و گوزەرانی ئابووری خەڵک خراپە خەڵک هەمووی هاواری لێستاوە بۆیە پێویستیمان بەوە هەیە تا ئەو قۆناغی دەمانەوە دەوڵەتێک ڕاگەیەنین دەوڵەتی کوردی دەبێت ژێرخانی ئابووری خۆمان دروستکەین دەبێت لەگەڵ بەغدا بژین هیچ بەدیلێکی ترمان نیە بەڕاو بۆ چوونی من پێشم وایە ئەو سێمانگەی دامانناوە دوای تەواوبوونی سێمانگەکەش ئێمە ناتوانین چی ئەکەین باشە کاکدارە پرسیارەکە ئەوەیە یعنی ئێمە باز لەوە دەکرا حکومەتی هەرێم حکومەتێکی بتەوە هەرێمی کوردستان بەرەو پێش چووە بەڵام بینیمان ئێمە بەرگەی چەند مانگێک بڕینی بودجەمان نەگرت بینیمان ئێمە بەرگەی چەند فەوجێکی بچوشی هێزیی وەکو داعش نەگرت یعنی ئێمە لە ڕووی سەربازی لە ڕووی داراییەوە لاوازی ئەمە خەلەلی سەرکردایەتی سیاسی کورد نەبوو بە درێژای 23 ساڵ بێگومان ئەوە خەلەلی سەرکردایەتی سیاسی کووردە کاتێک کە هەموو ڕێوشوێنەکانی گرتنەبەری ڕاگەاندنی دەوڵەتی کوردی نەگیراوە و ڕێکلامی بۆکەین هێشتا لە ڕووی سیاسی و لە ڕووی ئابووری و لە زۆر بواری تریشەوە خۆمان دروست نەکردووە ماوەمانە وەکو پێگەشتنی میوەیەک هێشتا پێ نەگەشتەوەی خۆین کرێمە ترسی هەبێت لە سەرمان ئەمە لێرە خەلەلی قیادەی سیاسی کوردە کە لەوە شایەک دەنگ و یەکەڵوێز نەبووین و
هەندێکمان مزایدەی سیاسی بەسەر ئەوەی تراکرد ئەوەی کەم نەیبینم ئەستا هەرێمی کوردستان کار لەسەرەوەکە بۆ بەڕێکردنی چەند مانگێکی تریش بێت لەگەڵ حکوومەتی عراقی بچێتە پێشەوە چونکە حکوومەتی عراقی ئامادەنی ئەم خاڵانە هیچی جێبەجێکە مادەی سەوچل جێبەجێ ناکە بەزەما دیفاکتۆیەکە واقع بەڵام مادەی سەوچل لەسەر ئەرزی واقع بە شێوەیەک لە شێوەکان جێبەجێکراوە بۆیە هەر بۆیە ئێستا بەغدا لە کێشەی مادەی سەوچلمان نییە بۆ نیەتی لەبەرەوەی مادەی سەوچل بە واقعی ئێستا پێشمەرگەی لێ ئەی بەدیلەکەی چییە پێشمەرگە بڕوا کێ بێ من پێم وایە حکوومەتی عراقی جارێکتر بتوانێت میلیشای شیعە بنێرە بێ لە ناوچەکانی شنگار و کوێدانیشێ کەوانە مادەی سەوچلن ئەو سنوورانن شەڕی داعش بکەن و پیان بکرێت لە ناچاری ئاڵە با پێشمەرگەی لێبێ بەزەگەر حکوومەتی عراقی بەهێز بوو ئەوێ پێشمەرگە جارێکتر لەو ناوچانە دەرکە ئەوە لە ناچاریایکە حکوومەتی عراقی ئەمڕۆ پێویستی بە کوردە و بێ بزانین کوردستان لەبەرەوەی ئێمە قۆناغێکمان ماوە پێویستیمان بە بەغدایە ئەمە یەکەمتم پینە و پەڕۆیە پێکەوە ژیانە بۆ ساتێکی تر دەکرێت 6 مانگ بێ دەکرێت ساڵێک بێ دەکرێت 2 ساڵ بێ دەکرێت 4 ساڵە بێ تا ئەوەی هەرێمی کوردستان ژێرخانی ئابووری خۆی دەگاتە ئەو قۆناغی کە بتوانێت لەسەر پێی خۆی بوەستێ و خەڵک ناچار نەبێت لە پێناوی ژیانە ئێستا گە لە خەڵک بپرسیڵێت بڵێ دەوڵەتی کوردیە ژیان هەڵە ژیانمەوێ ئەمە هەنگاوێکی هەڵەش کاکە تەنانەت لە بەرنامەیە کە بەرنامەی دووجاربیرکەرەوەی هاوڕێم یادگار باز لەوە دەکرا ئایا دەوڵەت دەوێت یاخود موچە خەڵک موچی هەڵبژار نهرێمەوە ناڵێن کاکە سکوتلندەکان بۆ دەنگیان بۆ سەر بەخۆی نەدا نەتەوەیەکن لە ڕووی زمان و کەلتورەوە جیاوازن هەستەکەن ئینگلیزەکان داگیریان کردوون کاریان زۆر بۆ سەر بەخۆی کرد هەموو یاسانە دەوڵەتەکان ڕێگان پێدا ئەگەر لە ڕیفراندۆمەکە دەنگیان بێنە سەر بەخۆ بوون بەس زانیان باری ئابووری ژیان و گوزەرانیان لەم قۆناغە ئێستا پرۆسەیەک هەیە لە عێراقدا پێوتێ پرۆسەی بەشیعکردنی سیاست لە عێراقدا بە شێوەیەک لە شێوەکان دەڵێن دەنانەت ئەوانەی سونیێشن و بەشداریان لە پرۆسەی سیاسی عێراقا کردووە نوێنەری شەقامی سونینین بە تەواوەتی بەڵکو نوێنەری ئەجیندایەکی بەشیعکردنی سیاستن کورد لەم لعبەیە ئاگادارە یعنی ئاگادارە بەشیعکردنی پرۆسەی سیاسی لە عێراقا دەستی پێ کردووە ئێمە پێمان وایە و پرۆسەیە قەدیمە بەس کێشەکەی ئێمە لەوایە نیە بەڕاستی ئێمە ئەو داواکاریانەی خەڵکی کوردستان هەیەی ئەوەی من دەبینم عەرەبی شیعە و سوننە هەردووکیان یەکدەنگن لەسەری بەڵام ئەمڕۆ عەرەبی سوننە بوون بە دوو بەشەوە واقعەکە ئەوەیە زۆرینەی زۆری ناوچەکانی هەرێمی سوننە لەژێر دەسەڵاتی داعشە کە لەژێر دەسەڵاتی داعشە ئەوانەی لە بەغدا نوێنەری چێن جەنابە دەڵێی بەڵام مەسە پێشتر سوننە لەگەڵ ئەوەدا بوو کە یەکریزی خاچی عێراق و پارێزین و عێراق پێویستە سیادەیە بێ و خەونی خۆیان لە 1920 و نەقیبەوە کە پرۆژەکەی بۆ دانان و سوننە حکومکە تا 2003 سوننە و کەمینە حکومی دەکرد بەڵام ئێستا دەبینی شیعە داوای ئەوە دەکات کە یەکریزی عێراق پارێزین و مەرکەزیە دەبێت لە عێراق ئەمە زان کێشەکە چیار کەسە خۆسەپاندن و دیکتاتۆریەتێکە کە لە مێژووی عێراقا هەربووە من پێم وایە شیعە دەسەڵاتی بەڕێگە بە کەسی کەنادا سوننە دەسەڵاتی بێڕێگە بە کەسی نەدا هەردووکیانەگە ڕێک بن ڕێگە بە دەسەڵاتی کوردی نادەنەوە بە هیچ شێوەیە لەگەڵ داواکانی گەلی کوردانین ئەو بۆیەش ئەمە دەوترێ ئەو سونانەی ئێستا لە حکوومەتن نوێنەری کوێن زۆربەی ناوچەکانیان لەژێر دەسەڵاتی داعشدا داعشیش ئەوانەی قبوڵ نییە لەبەرەوە ناکرێ بڵێن ئێمە نوێنەری هەموو خەڵقی سوننین کەس گویان بۆ ناگەش ئەوان داوای ئێستا داوای هەرێمێک دەکەن بۆ خۆیان سوننەکان بۆ ئەوەی کە پێشتر بەوە رازی نەبوون بۆی لا برگری لە ئەمە خەباتێکە بەس لە پێناوی مانەوەی باشە کۆبوونەوەی پێنجقۆڵی لایەنە سیاسیە کوردیەکان و تەنها ڕەخنەیەکیش گرا کە حیزبەکانی تر بەشداریان پێنەکرا ئەو حیزبانەی کە ڕەنگە لە ڕووی قەبارە و لە ڕووی ژمارە و کەم بن بەڵام ئێمە قسە لەسەرەکەین کۆبوونەوەی پێنجقۆڵی پێنج لایەنی سیاسی گرنگ چی دەگۆڕێ یەک خیتاب دەبن چکە پێشووتر ئێمە ئەو یەک خیتابەمان نەبینی خەسکرا درز کەوتۆتە یەک خیتابیەوە لە ڕاستیە هیچ مانع نییە ئێمە لە کوردستان ئاژین سەرجەم پارتە سیاسیەکان ڕایان ببێ و هاوبەشیش بن لە بڕیاری سیاسی دەبێ بش بن و نەک هەر پارتە سیاسیەکان ڕێکخراوەکانی کۆمەلگای مەدەنی و خەڵکی تریش بەڵام ئەمە تایبەت بوو بە بەشداریکردن لە حکوومەتی عراقی و خۆش دەزانی ئەو پێنج لایەنە تەنها لە پەرلەمانی عراقن و بەشدار دەبن بۆیە بڕیار درا کە ئەم لایەنانە کۆ ببنەوە بە زووی نوێنەرەکانیان دیاری بکەن وەزیرەکان دابەش بکرێ و خیتابی سیاسی یەک بخرێ من پێم وایە لەوایە سەرکەوتوو بووین کە لە دابشکردنی پۆستەکان لە یەخستنی خیتابی سیاسی بەوەی کە تیمێک دروستکەین وەک یەک تیم بچینە ناو ساحەکەەوە بەڵام ئەگەر ئەزانین یاریەکە قورسە و دەرەنجامیشی نازانین براوە ئەبینیان باشە برا بەڵام ئێوە بۆچی هەمیشە لەو کاتەیە کۆ دەبنەوە یە خیتابە بن کە پۆست دابەشەکرێت ناپەیوەندی بە پۆستەوە نیە بێگومان بەلەوەی کە ئەم جارە کورد کەمترین پۆستی بەرکەوتۆ لە چاو جارانی پێشەوە تەنها 4-5 وەزارەت درراوە بە کوردکەوە کەمترینێت باشە پێنج لایەنەکە لەسەر مەسلەی شەنگا لەسەر مەسلەی هاتنی داعش لەسەر مەسلەی بڕینی بودجا لەسەر مەسلەی بەشداریکردن لە حکومات لەسەر مەسلەی هاوکاریکردنی کۆبانی ئەم پێنج لایەنە کۆبوونەتەوە ئێمە بڵێ هەموو ئەو خاڵانە باس کراون ئەوە ئەوەی کە پێشووتر ینی بۆ ئەمانە کۆبوونەتەوە بە جیاجیا
بۆ لە کاتی کە دابشکردنی پۆستەکانە ئێوە بڕاتاندا کۆبنەوە با چەندین کۆبوونەوە کراوە دوو قۆڵی پێنج قۆڵی بەڵام باسی پۆستکرا هەمووتان کۆبوون بەڵام نامە باس لە پۆست نیە بەڕاستی چونکە هەر کەسێک پۆستی خۆی دیاری کراوە کۆمەڵی ئیسلامی تۆ پۆستێکە هەیە وەزیرێکمان بۆ بنێرە کۆتایی پێدێ لەبەرەوە کۆبوونەکە باس لەوە نەبووە بە تەنیا پۆست بێ بەڕاستی کۆبوونەوەکە باس لەوە بۆ ئەم وەزیرانە چۆن بچنە بەغدا پرسیارەکەی خەڵکەوەی ئەڵێ لە کاتی پۆستە هەموو لایەنەکان کۆبنەوە باسی یەکگوتاریەکەن پۆستەکە زۆر دیارە تۆ پارتی دیموکرات ئەمەد بەرکەوتۆ وەزیرەکانی خۆیان نێرە پێشتریش دیاری کردبوو بەڕاستی کێشەکە لەوەیە کە ئێمە بۆچی بچینەوە بەغدا باس لەوە بووە و بچین لە بەغدا چی بکەین و داواکاریەکانی ئێمە چییە ڕاستە جارێک تری ژێڵم داواکاریەکانی ئێمە دیاریکرا و نەگۆڕە لە مادەی 140 لە کێشەی پێشمەرگە و لە بودجە و لە نەوت و لە کۆمەڵێک ئەم بابەتانەیە بەڵام ئێمە وەزیرانە دەڕۆین ئەولەویەت چیە لەکوێوە دەست پێ دەکەن و ئێمە سێ مانگمان داناوە لە ماوەی ئەم سێ مانگایە چی ئەکرێ و ئەگەرم سێ مانگام خاڵانە جێبەجێ نەکرا بە دیلەکانی ئێمە چین باش ئێوە هیواتان وانە کە سێمان جێبەجێ بکرێت تەمەنی ئەوەکەن سێمانی بوێ من پێم وایە ئەو خاڵانە هەندێک سیاستی کوردی لەسەر تەمەنی و هیواخوازی دروست بۆ تا ئێستا لەسەر ئەمری واقعینە لا دوایە بە ئەمری واقع سێمان زووە یاخود درەنگە بۆ جێبەجێکردن ئێمە 10 ساڵ زیاد لە 10 ساڵ لە دروستبوونی عراقی تێپەڕ بۆ ئەو خاڵانە جێبەجێ نەکراوە من پێم وانێ لە سێ مانگە جێبەجێ بەڵام جیاوازی هەلومەرجەکە ئەوەیە بەشێک لە داواکاریەکان کێشەی بودجێ دەکرێت بگەێنە نەتیجەیە کارچەند ئاسان نیە تا ئێستا موازنەی کە بوو 2015 گفتوگوی لەسەر بکرێت 14 نەکراوە ئەوەش ئاسان نییە بەڵام دەکرێت معالیمێکی ئاشکرامان بۆ دەرکەوە لەم سێ مانگە ئایا ئەم حکوومەتە بەرنامەی هەیە ئەم کارانە بکە وەگەر نەشی کا من جارێکتر لە خۆمانە پرسم ئایا بەدیلی ئەمە چییە سەحبکردن لە حکوومەتی عراقی زمینە لەبارە بەوەی بکشینەوە باش ئایا دەتوانین بودجە و پێداکشێنەوە بەڵام حکوومەتی عراقی ناکەوێ و هەڵناوەشێتەوە زۆر باشە کاکدارە دانانی وەزیرێک لە ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم لەلایەن کۆمەڵی ئیسلامیەوە گەنجێکە وەکو ئاگاداری کارژێری مەڵبەندی کەرکوشی کۆمەڵی ئیسلامیە ئەمە بۆ هەڵمژینی دەنگە ناڕازایەکانی ناو کۆمەڵی ئیسلامی و گەنجانی کۆمەڵی ئیسلامی بوو کە لایەن وا بوو هەمیشە پۆستەکان بۆ مەکتەبی سیاسی و سەرکردایەتەکانە لە ڕاستیە ڕاستە پێشتر بەشێک لە گەنجەکانی کۆمەڵی ئیسلامی تێبینیەوەیان هەبوو کە پۆستەکان بە هەموو لایەک بێ بەس ئێمە بەڕاستی ئەم بڕیارە چەرمانگێک بەر لە ئێستا داومانە کە پۆستەکان دەدەینە خوار سەرکردایەتی و مەکتەبی سیاسی بۆەوەی گەنجولاوانیش بەشدار بن لە بڕیاری سیاسی و لە پۆستە حکومیەکانە بڕیارە پێشتر درابوو بەڵام هەڵبژاردننی تاکە وەزیرێک کە هەمانە ئێمە کۆمەڵی پۆستی زۆرمان هەبوو دەمانتوانی پۆستێکی تر بۆ کەرکووکدانین بەڵام بەلامانەوە زۆر گرنگ بوو کە لەناو هەموو حیزبە کوردستانیەکانە ئەو ناوچە بەرفراوانە کوردستانیانەی دەرەوەی هەرێم کە پێوەری ئەو وەزیرەتاندانە ئێمە پێمان وا بوو کە لە ناوچە کوردستانی دابڕاوەکان زۆر زەرورە وەزیرێکی کوردمان ببێ نوێنەرێکمان لەوێ ببێ باش ئەمە تا ئێرە نقطە سەریگەر لەسەر چ پێوەرێ لەسەر پێوەری چکە حیزبە کوردەکان بەوە ناسراون پێوەری تەکەتول و باڵباڵێن و فڵان هیچ پێوەرێک لەو بابەتانە لای ئێمە ئێمە پێوەری ئێمە تەنها کەفاءەت و توانای ئەو کەسە و پاشانیش بڕیارماندا بوو گەنج بێ و لە دەرەوەی سەرکردایەتی بێ و زۆریش مەبەستمان بوو لە ناوچەکانی کەرکووک و ناوچە دابڕاوەکانی دەرەوەی هەرێم ئەو ناوچە کوردستانیانە نوێنەرێک دابنین بەرحاڵ لە ناو کاندیدەکانە کەسێکی بەتوانایتیا بوو کە کاکە سامانە و کارگێری مەڵبەندی کەرکووک بوو خۆی پارێزەرە ئەومان بە باش زانی کە بۆ پۆستە کاندیدی بکەینەوە بێگومانیشی لەوەی کە سەرکەوتووە بێتوانێت خزمەتێکی گەورە بکە بە شارەکەی خۆی کە خۆی لە کەرکووک دانیشێت تا ئێستاش و ماڵی لەوێ باشە زۆر باشە دوادێڕێت والله دوادێڕی من ئەوەیە ئەبێ ئێمە بزانین ئەوەی کە لە عێراقا دەگوزارێ ئەمڕۆ بارودۆخێکی زۆر لەبار هەیە بۆی کورد کە داکۆچی بکات لەسەر مافەکانی خۆی و لە هیچ ڕۆژێکی مێژووی عێراق وا لاواز نەبووە کە لەو لاوازێش ئامادە نیندان بە مافەکانی ئێمە بنێن ئەگەر ئێمە نەتوانین سوود لەم بارودۆخە ناوخۆی و ئیقلیمی و دەولێ ببینین لەم سێ چوار مانگەیە پێم وایە لە داهاتووە تووشی شکستێکی گەورە دەبین دەرفەتێکی لەبارە بۆی بگەین زۆر سپاسیەوەش دەکەین و هەمیشە بینەری تاکە کەناڵی ئەهلی بێلایەن NRT بن بۆ تاوتوێکردنی مەلەفە گەرمەکان سپاس